پێم خۆشە دەستخۆشیێکی زۆر گەرم و دوعای خێر بۆ کۆمەڵە کەسێک بکەم. یەکەمین بۆ ئەو دکتۆرانە و بۆ ئەو پزیشکانە و بۆ ئەو براو خوشکانەی کەوا لە سلکی طبی لە سلکی پزیشکی ئیش دەکەن کە ئێستا ئەوان وەکو پێشمەرگا لە سەفی پێشەوەی ئەو نەخۆشیە و ئەو ناڕەحەتیەیدانە. دەستخۆشیان لێ دەکەم و دوعای خێریشان بۆ ئەەکەم و مەمنونیشانین کە ئەوان ئێستا لە گەرمەی ئیش و کار و عیلاجی نەخۆشەکانن، ئێمەوە لە ماڵێ پارماندایتەوە و لە ئیسرحات و لە ڕەحەتی داینە. و دەستخۆشیێکی گەرم و پێزانینێکی زۆر لە بۆ ئەو برا ئاسایش و شرتە و هەموو سلکەکانی وەزارەتی ناوخۆ دەکەم کە بەڕاستی ئەوانیش ماندوونە ناسانە و زۆر بە بەهیمەت بەرزانە ئەوە لەگە ئەو خەڵکەی مدارات دەکەن و تەوزیهی ئەو خەڵکە دەکەن و هەروەها ئیرشاداتی ئەو خەڵکە دەکەن بۆ ئەوەی لە ماڵەکانیان نێنە دەرێ و تەنزیمی ئەو شارە و ئەو شارش دەپارێزن و هەموو شارەکانی ئیقلیمی کوردستان ئەپارێزن لە هەموو ناڕەحەتیەک و لە هەموو دزی و جەردیەک و پیاو خراپێک. ڕەبی خوا موفەقیان بکە و خوای گەورە دەست بە عومرانەوە بگری لەگەر دکتۆر و پزیشک و ئەوانەی کە باسمان کردن.